سلااوتان لێ بێت وەم کاتتان باش لە دەواازەی شاری خەلیفانم دیارە کاری قەشکردن بۆ سایدێکی ڕێگای نێو خەلیفان دەکرێت کە پێشتر ئەم شوێنە بەهۆی ئەوەی قۆرت و چاڵی زۆری لێ دروست بوو لە ئێستادا لەلایەن کۆمپانیای کابین گروپەوە نزیکەی کیلۆمەترێک دەبێت لە دەواازەی شاری خەلیفان تا نزیک بنکەی بەرگری شارستانی خەلیفان کاری قەشکردن بۆ دەکرێت و ئینجا دوای ئەوە کاری قێرتاوکردن سەر لە نوێ بۆ ئەم سایدە دەکرێت. هەڵبەتە لێرە لە سنووری قەزای خەلیفان کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری بە تایبەت لە بوار ڕێگاوبان بەردەوامیان هێوا دوو سایدی سپی لە خەلیفان یەکێکی تر بوو لەو پرۆژە گرنگانە دوێنێ یاخود ئەمڕۆ قسەم لەگەڵ سەرۆی شارەوانی خەلیفان کرد گوتی کە ئەم شوێنە کاری قەشکردنی بۆ ئەکرێت پێشتر قۆرت و چاڵی زۆری تیابوو هەر بۆیە ئێمە بڕیارماندا کە نزیکە 1 کیلۆمەتر لە دەواازەی شار تا نزیک بنکەی بەرگری شارستانی کاری قێرتاوکردنی بۆ بکرێتەوە جەختی لەوە کردەوە کە پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری قەزای خەلیفان بەردەوامیان دەبێت بە تایبەت لە بواری ڕێگاوبان و لە نێو خەلیفان کۆڵان و گەڕەکان و گوندەکانی سنووری خەلیفان ئەم پرۆژە خزمەتگوزاریانش دەگرێتەوە بەڵێ.